بەسە من بۆ خۆم لە 76ەوە چووینەتە دەرەوە من لە 2025 وازمێنەوە یعنی 49 ساڵ و نیویش. باشە هەر بەڕاست کاک شاڵاو تەمەن زۆر گەورەنی و پیریش نیت ئەم دەست لە کارکێشانەوە لە ئێستاە هۆکارێکی تری هەیە کە ناتوانی بێڵێت؟ بە قەناعەت کە هیچ هۆکارێکی نییە. چەند هۆکارێکی هەیە بە سەراحەت پێ بڵێم شێوازی بیرکردنەوە تەبانەوە هۆکارە ینی بۆچوونی من لەگەڵ بۆچوونی زۆربەی برادرانی ئێستای مەکتەبی سیاسیە بۆچوونەکانمان اختلافی زۆری پێوە بوو بەڵام لە هەمان کاتیشە یعنی بۆ نەبێ بە عورفێک ئینسان ئیلا ئەبێ کە مەسەلەن هەتا شەل و گێڕەبی و یاخود ئەخلەفی یاخود نەخۆشیەک یاخود کارێک واز لە سیاست نهێنی. بەسە من بۆ خۆم لە 76ەوە چووینەتە دەرەوە من لە 2025 وازمێنەوە یعنی 49 ساڵ و نیویش مانگی 12 بوو لە کۆبوونەوەکە کە خۆ حافیزم لە هەواڵانم کرد یعنی 49 ساڵ و نیو. بەسە ئەگەر خراپم کردبێ گوناحە لە 49 ساڵ و نیو زیاتر بەردەوام بم لەو خراپەکاریە. ئەگەر باشیشم کردبێ بەخوا بە 49 ساڵ و نیو شتەکانم تەواو نەکردبێ بە 10 ساڵی کەش هیچم بۆ تەواو ناکرێت نەوەڵا قەناعەتم وایە بۆی ببێتە عورفێکیش یعنی خەڵک بزانەیە تر هێواش بیر بکەیتەوە بۆ خەڵکی گەنجی بەجێبێڵی